ڕۆژانە لەوەچە 5 تا 6 نەفەر بێ پارەی پێ نییە و ئەپارێتەوە و سایتر خۆ تۆش ناتوانانی یارمەتی هەمووی لەوەچە بتوانانی ئەگەر قەدرێک ئیمانێکت هەبێت لە بۆ خوابوونێکت هەبێت توانی یارمەتی یەکێ تا دوانبەی بە جوزئێکی کەم بە پێوەی کە توانی بەڵام ڕۆژانە لە 10 کەس 8 کەس کەمتر نایداوای گۆشت بکاو کە پارەش پێێنی ئەم وڵاتە دەوڵەمەنە ئەم وڵاتە قۆرە خراوە لەلایەن چەند کەسێکەوە کە پارە و پول تەوزیان ناکرێت بەسەر میلەتە معاش لە جێی خۆیان نییە یان شتەکان هیچی لە جێی خۆیان نییە زانا لە شوێنی خۆیان ئیش ناکەن نەزان لە شوێنی زانایشەکە ئەمانە هەموو هۆکارن بۆەوەی کە خەڵک نەتوانێت وەکو پێویست بژی وەکو ئەوەی کە لەم جێگایە کە سەروەتێکی زۆر هەیە بەشی خۆتی دەست دەکرێت پێی بژی وەڵایی شووتی ئەم ساڵ گرانە جیاوازی زۆرە هۆکارەکەی وێ بەرهەمی ناو خۆمان نییە لە خۆمانە لە ئێرانی شووتیمان وەیە کە یەت ئێستا بۆ خوارەوە ڕۆنگی گران بوو تورکیایی کڕێ خوارەوەی کڕێ بەغا بۆ هەرێمی کوردستان گران بوو وەڵا هەرە وەڵا ئەم شووتیە لە ئالۆ ئێستا بە 450 دینارە شوودی خراپی ژێ بە 325 و 320 هەیە ئەگە حکومەت یارمەتی جوتیارەکان بات بە تاکید ئەو شتە ناوخۆیان ساقە بێتەوە بەس حکومەتی هاوکاری جوتیاران ناکە بە هیچ جۆرێ هەمی پەراوەز کسووە لەم ڕۆژە هەر هیچ هاوکاری فەلاح ناکرێت قانونێ بێ یەک کڕ لە یەک تایمە بۆ سێ باشترە بڵین بە 10,000 بێ بە 10,000ەکە هەمووی وەکو یەک وەریگرێ ئەگەر کابرا بە 10,000 وەریگرێ و جملەکە بە 9 وەریگرێ ئەتوانێت بیا بە 10 لەبەرەوەی ئەو ئەرزانتر وەریەگرێ ئەوە شەیە لەوان نرخەکە فەرقەکە ئێستا سوپەرمارکێتە گەورانە کە کراونێتەوە ئەوانە لەوانە شتیان هەرزانتر دەستکەوێ ئارە وەڵا هەیە خۆمان بە چای خۆمان نەیبین لەوانەیە پاری دوو زەیتی پێ نەبێت کە پێشی نەبوو چیەکەیت ئەوە بێ حکومەت چارەسەریکە ئێمە بە چارەسەر ناکرێت بە ئێمە نە خەتای حکومەتە و خەتای میلەت خۆیەتی میلەت بەدەست خۆیەتی هەوەسی بێ لەم دوکانە ئەیا بە مەسەلە ئەو کیلۆ تەماتە ئەدا بە 500 ئەیا بە 1000 کابرا بەدەست خۆی و توی ویژدانی خۆیەتی نە خەتای حکومەتە و نە خەتای ڕەمەزانە ئینسان ئەو بازارە کە کۆڕق کراوە میلەت خۆی ئەیکا ئەم میلەتە مستەحەقە هەرچێکی لێبێت هەرچیەکی لێبێت میلەت حەقی خۆیەتی